اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى ومن العمل ما ترضى. اللهم هون علينا سفرنا هذا واتم عنا بعده. کاتژمێردەی شەوە بە کاتی هەولێر بڕێ دەکەوین لە هەولێر و بۆ وڵاتی سوعودیا بۆ ئەنجامدانی گەشتی عومرە. بێگومان لەم گەشتەماندا تەواوی زانیاری وردەکاری باز دەکەین بۆ ئەوانەی کە دەیانەوێ بە پازی یاخود بە سیارە گەشت بکەن بۆ ئەم وڵاتە. بێگومان ئەو کاتژمێرە غەڵەتە 8:20 دقیقە بەڵامی دیارە کاچی سایاق چای نەکردیتەوە. دوای 5 ساعت گەیشتینە مەفرەقی فەلوجە. یەکەم دابەزینمان لە مزگەوتێک بوو. ئێستا کە دادەبەزین و وردەکاری زیاتر باز دەکەین. تقریبا 5 ساعتە لە ڕێگەینە کەرکووک و تکریت و سامەڕا و ئێستا لە ڕۆمالینە لێرە دابەزینە لەو چۆنەوانەی ئەوە یەکەم ئەوەیتیان یەکەم ڕاوەستانیتی لەو ڤیدیۆ هەموو شتێکی باز دەکەن. خەڵک لێرەوە مزگەوتە و وە هەیە خۆی دەستی دەست بە ئاب دەگەینی دەست شۆرە بەلای کەمی نیم ساعاتە چی دەوێتن ئێمە هەمووی دایە حازی و بابە حازیە ئەمە اختیارن باشترینی وایە خۆت تا ئاخیرکردە پێش ئاخیری ئێستا یەکێک دەستە دەست شۆری دەست بە ئاو بگەینی هەتا دێتەوە دادەنیشتن خەڵچکە دەچینی ساعات 40 دقیقە ساعاتێکە دەوێتن لەوێ دیسان پێویست پێ بیتەوە لێگەر هەتا پێشەوەی تڕوا هەتا بە ئیستراحەت بە فرێشی لێوە ناو پاسەکەی. شەوێکی زۆر سارد بوو. هەندێک سایەقلۆری ئەو ئاگریان کردبەوە تۆزە خۆمان گەرم کردەوە. دواتر چوومە ناو مزگەوتەکەی. هێشتا 2 ساعت مایە نوێژی بەیانی ببی. تەنانەت ئەوەندە سارد بوو ئەو کاکە پشیلەیەش لە دەرەوە هات بە ژوورێ هەم لە برسان هەم لە سەرمان. چەند جارێک خەڵکەکە دەریان دەکرد بەڵام لەبەر ئەوەی زۆر برسی و سارد بوو داهاتە ژۆرێ و خۆی گەرم دەکردەوە و ئیتر کاتی نوێژەکە هات و نوێژەکەمان کرد و بەڕێکەوتین بۆ گەشتەکەمان. تا چاوبڕدەکە چۆلەوانیە لە دوای شاری ڕوومادی لە پارێزگای ئەمبار بیابانێکی کاچی بە کاچیە. هیچ کەسی لێ نییە و هیچ ئاژەڵێکی لێ نییە. کات 2 دقەی بەیانە ڕێگایەکی چۆل ئەوەی جێ دڵخۆشیە ناوە خاڵێکی پشکنین سێتەرەیەکی عەسکەری لێیە ناو 4-5 کیلۆمەتران لەبوو سەلامەتی ڕێگاکە. خوا نەخواسە سیارەکە تووشی عەتەڵێک دەبیتن هەرکوو بیتن ئەوان دڵخۆشیەکە لەو ناوەی دەتوانی هانایان بۆ بەری. لە هەر بەنزیخانەیەک سیارەکەت پڕ بەنزیم کۆمەڵی نیوەی تێدا یاخود کەمی کردیە. لە ڕوومادی دەرچووی دەگەویە خاڵی پشکنینی سێگۆشەی سعودیا و ئوردن و عراقی پێدەن. لەوێ سیارەکەت پڕ بەنزیم کۆوە دەستت چە بۆر دەگری دەڕۆی هەتا دەگەویە بیابانی نوخێب لەوێن دەرێژ بەنزیخانە چکە هەیە دیسان سیارەکەت پڕ بەنزینکەوە ئەو جا عەرەب گوتنی گوبڵ لە بۆ سنووری عراق و سعودیا لەوێ سەر حدودیش دیسان بەنزیخان هەیە دووبارە پڕی بکەوە و بەبێ خەم بڕۆ. ئێستا کە ئێمە لەسەر حدودی یاخود سنووری عراق و سعودیانە ئەوە شوێنەیە کەەوە پێویستە ڕاوەستی هەموو کەسێک. ڕاوەستانی دووەمان لە ڕوومادی کە بڕێ کەوتین بیابانی ئەمبارمان هەمووی بڕی هاتینە سەر حدودی لێرە سەر حدودە تەبعاً لێرە 4 ساعتی ڕێکمان پێچوو ئەوانەی کە بە پاسی دێن 4 ساعتی ڕێکمان پێ دەچیتن ئەگەر بە سیارە بێ لەوەیە 3 ساعت و نیم 3 ساعت بیتن. حسابی خۆتگە بەنزکە هیچ بەنزیخانەشی لێ نییە ئەگەر سیارەکەت فول بکە لێوێندەرێ 3 ساعت بتوانانی 3 ساعت و نیم باژۆی ئەوە هیچکارێت نابێتن. دەرێ نەگەر بێت و دەبەک بەنزینی زیاتر پێ بیت زەلیکانەی خراپ نییە بەڵام بە پاسی 4 ساعتی ڕێک بوو. مشاكل دبيني هوي نسرع هيئة العليا للحج والعمرة ضيوف الرحمن أو ليرة داتا بسي سأخوارنو بلاشا خدمة گوزاریەک لە پشت ئەو دارەی مەرافق و دەستشۆرە ئەوەش مزگەوتەکەیە
هەر کەسێک بێتن لێرە دابەزیتن ئەوە دەستشۆرەکە کە پشتە و دارەی ئەوەش مزگەوتەکەیە. لێرکانش تا هەنگرت دێشی بە بەلاش ئاو چایە نسکافە دەخۆیەوە بسکیتە چڕەقیشیاندا ئەنایە لەگەری و بڕۆ بەخێرچی. کاکە شێ محەممەدیش لە دوورا دەرێ کاکە خوالێتان ڕازیبی و بڕۆن دو عاشمان لۆ بکەن و وەرنەوە بەسەلامت. خۆشە بە سارێ خۆت بێ بەڕاستی ئەو پاسەکەمانە ئەوە سوار دەبینەوە دەڕۆی ئینشاءالله لەسەر خێر. ئەوە حەملەدارەکەمانە جانتان هەمی ناکرێت دەرێ ڕجایەک ئەگەر پاسی هاتن ئاخەگە اختیاری تێدا نەبینی گەنجی تێدا بیتە زۆر خۆشە. ئەو اختیارانە نییە یەکەوە بە ڕبەی خۆی دەبێت. ئەوە جانتان ئەوە کردیا هەمی هەیناتەوە دەرێ لە بۆ یەک شتی بەسیط و پێوەربوونە. ئەوە دوو حەمامیشی لێ حەمامی پیاوەن حەمامی ئافرەتان لێرە لە پاش سەیتەرەکەی لە پێش سەیتەرەکە شێ و لە پاش سەیتەرەکە شێ. هەر نەفرێک دەپەرتەوە لە عێراق لە بۆ سعودیا 66,000 لێ وەردەگرن. جا حەملەدارەکان ئەویان لە بەدیل وەرگرتیا هەیەت العولیا للحج والعمرة شەبەتە چێدا و لەگەر عەبید و کێکێک و بسکیت و شتان لەگەر شەربەتەشی زاکێ. ئەو مزگەوتەیە شۆلێ ماینەوە لە ڕوومالی زۆر سارد بوو. مزگەوتەکە دەرگێ قەپات نەدەکرا لەبەرەوەی بەڕاستی حسابی ئەو شەوە ساردە ئێرە بکەن لەبەرەوەی بەتانیەک یاخود فعالەتی فەمێل یان فعالەتی بەکراو زۆر زەرورە چونکە نزیک 2 سەعات لەو مزگەوتە دەبینێنەوە تانیێژی بەیانی زۆر ساردە حسابی ئەوەی بکەن. حەملەدارەکەمانەوە دەستە شۆرێ 66,000 ئەوەش کاکە شیع سوودانی یەکەم ختمی چوونە درێ لە عێراق پاسپۆرتی عێراقیمان. ئەوە پێمان خستە ناو خاچی سعودیە هەروەک دەبێت عەلەمەکەیان دەشەکێتەوە لەو قەتعش نووسرە مەملەکەت عەرەبەتی سعودیە زۆر بەخێر بێن. طبعا چێ ئستەقبالمان دەکا کاکە محەممەد و بابی خوان لەبەر دەکەێت چاوەڕێت دەکەم دریا خۆ بەخێر بێ زووی و فێڕەحمان. ئێستا دەچینە تێرمینەڵی سەر سنوور بۆ ئەوەی ختمی هاتنە ژوورەوە بۆ ناو خاچی سعودیا لەسەر پاسپۆرتەکە بدەن. ئەوە لە هاتینەتە ناو خاچی سعودیا سە تقریباً بەرە بەڕێ دەکەوین لە بۆ مەکە ئینشاءالله. سەوری دەکەم 25 ساعت کەژما بیتە نێشتا. سەر حدودی عێراق و سعودیا 100 فەرقە بزانە ئەوە حدودی ئەوەیە سعودیایە چەند جوانە. عێراقیش لەبەر عەداگە و پیس بۆختی لێرە لاماندا لە حدودی حدود بوو چارەێک ڕۆیشتین هاتینەوە منتیقەی درەوی بوێتن بەنزینی تێکە نازانم منتیقە ناوی چێ بەڕاستی بەس ئەوە مزگەفتی پیاوانە و ئەوان دەگمەطعەمە لێرە لایەن دەتەمەلوونە خواردنێ حتمە لێرەش لادنەوەی حەملەداربی بە پاسی بێن لێرە دەرێت دانیش و بانانەکەی بخۆن. لێرە لەو ڕوکن بەغداد لیدی ساڵات لێرە دەچی سیمکارتی دەکڕی پرسی مانگۆدا سیمکار لێرە بکڕی لەو لای بکڕی هەروەکویەکە 2-3 ریال کەمتر زیاترە بەسەر لێرە بیکڕی باشترات و نزیک 16-17 ساعت مایە بە تەلەفۆنەکەت پێبی باشە. هەر بە کوردیش نووسیتیان 30 گیگا بە 35,000 بوو ئەمەش ئەومان کڕی خراب نییە لێرە بکڕم. ئەم خۆم ئاسیە سێڵم پێەیە ژەگە نەشم کڕی بە ئەوە لێرەوەم دەکڕی ئەوش بەشتر لە سەفەرەکەی. دوای ئەو سیمکارت کراونا خدایتر بەڕێکەوتین ئێرە مەتری عەرعاری پێدەنی کە زۆر بەش کەوتێ خاچی سعودیە و بەشێکی خاچی عێراق شوێنی داهاتوومان شارێکی بەناوی غەزالە نزیکی 9 ساعەتی 2 ساعت بەڕێ دەکەوین. طبعاً هەموو سەحرای ئەو ناوە ئیتر جارەکان زۆربیان بۆ خۆڕازێنراوەتەوە ئەوەی جێ دڵخۆشیە بەڕاستی.
ئێرە غەزالەی پێدەرێن غەزالە لە سنووری لەسەر سنووری سعودیا نزیکی 550 کیلۆمەترە کەمتر زیاتر وشاکان تقریبا لێرە هەمووی لێرە لا دەدەن سعات دەگەیشتی نێت ئێرە هەتا بەیانەکەی کەس ناڕوە لێرە دەبینی هەمووی تڕەک و هەمووی لۆریانە هەروە بەنزیخانەشە بازاڕێکی گچکەیە ئەوەش دەست شۆر و پیاوانە یافرەتان شتێتی ئێرە ئەوەش مزگەوتی ئافرەتانیش هە لێرەیە یعنی ئەوە بەرنامەکەی ئەوانەی بە پاسی دێنە حەج ئێرە محەتەچیانەکە ڕادەگرن ئێستا دەچین نوێژی عیشا و مەغریب عیشا قەسر جەما دەکەین مەغریب قەسر ناکرێ بەس جەما دەکەین بڕیارە ئەم شەو لێرە ببینێنەوە لەبەرەوەی هەندێک نانە کونجی و نسکافێک و هەندێک شتێ و لاولامان خوارد تا بەردرمان بگری لەو ئەوەی شەوەکی دوور و درێژمان لە پێشە نوێژی بەیانی دەکەین و ئینشاڵە بەڕێ دەکەوین دووبارە یەک لە کێشەکان لە ناو مزگەوت ئەو مزگەوتەکان پلاکەکانیان هەموو دەرکردیان مشکلەی شەحنتان دەبیتن ئاگادار بن زانە ئەو قەراری موفتی ئێرەیە کەوا هیچ شەحنێک نابی لە ناو مزگەوت بکرێن نە ناو بیت نە ناو مزگەوتەکانی سعودیا ئەوە دووسێ مزگەوتە دەچین ئەوها هیچ پلاکێکی لێ نییە شەحنێکمان دەکردەوە بە پلاکی سەماعی ناو مزگەوت على ئەساس خەڵک زۆر مەشغوڵ دەبیتن بە چات و سوشەل میدیا ئەوانە لێ شەحنی خلاص دەبیتن ئەوە کێشەی هەرە سەرچیە ئاگادار بن ئەوی هاتەوە ڕێی دەبی پاوەربانک لەگەر خۆی بینی دوای ئەوەی نوێژی بەیانیمان کرد ئێستا ڕۆژی سێیەمە بەڕێکەوتینە چونکە ئەمە پێرێکە سەعات 10 شەو بەڕێکەوتین دوێنێکەش هەر لە ڕێگا بوون ئێستا ئەو ڕۆژی سێیەمە هەرچەندە سەحرایە بەڵام لە بۆ جاری یەکەم بەڕاستی دیمەنێکی جوانە ئەمە سەحرایە دەبینی بە تەبیعەتی حال کوردستان وڵاتێکی شاخاویە جا تۆگە بیابانی ببینی لە بۆ تو نوێیە لە بۆ جاری یەکەم خۆشە بەڵام جاری دووەم سێم لەوەیە ئەو تامەی نەبینێتن ئەوە دەبی ناوە ڕاوەستێگەنا وەزاکە لە شلۆقە هەر سەحرایە وەڵڵای ئەوە گەبرێن 10 سەعات دەبی هەر سەحرامان توش بووە حاد سەحرا و سەحرا ئێرە شاری مەدینەیە هەروەکو دەبینن فڕۆکە لە مەتاڕەکان هەردەستیتن بەڵام هێشتا مایتمان بگەینە نێو چەقی شارەکە یەکەم شوێنکەلۆی دەچین ئەبیار عەلیە لەوێن دەرێ دەچین خۆمان دەشێن و ئەحرامەکەی دەبەستین بەڵام ناچینە مەسجدی نەبەوی پێغەمبەر عەلەیهی سەلام مباشر دوای خۆششتن ئەحرام بەستن دەچینە مەککەی ئەوەشیان مەسجد قوبایە مزگەوتی قوبا کە یەکەم مزگەوتە پێغەمبەر عەلەیهی سەلام بەدەست خۆی دروستی کردیە هەروەکو چیرۆکی دانیشتنی حوشترەکە تەبعاً لێرێ ئەو مزگەوتەیە بەڵام ئێست ئەمە ناچین لەو سەری کە هاتین و لە مەکەی دواتر دێنێ ئێرە دوورکە نوێژ دەکەن کە بەقەت گەشتێکی عومرە خێری هەیە ئێرە ئەبیار عەلی پێدەرێن تقریباً 5-6 دقە لە شاری مەدینە دوورە لێرە خۆمان دەشۆین و ئەحرامەکە دەبەستین ئەوە حەملەی ئیمەیە ئیتر لە چێوی نازانم قەتعی گەتەبەینی لێرەوە دەڕۆی طبعاً ئاوەکی بە خۆدا دەکەی هەر هیلاچی لە ڕێگای وەسل دەردەکەی و نشێکەی طبعاً تەبیعیە تۆگەر خۆشش بیتن بەڵام پاشەوەندە زۆر هیلاچی وەکو ئەرکان نییە سونەتەکە هەر خۆش ڕفرێش دەبیەوە دیارە تەعمیراتەوە نعمة طبعا حمامەکان ئەو هایە حەمامە و یعنی مەرافقە و لێرە دووشە پلیدا دەگریم یعنی هەموو حەمامەکانیان ئەو هایە حرامەکەی دەبەستی وەکو ئەو برایانە ئێستاکان دووکە عەدرێژی دەکەی لێرە دواتە دەچینە مەطبەعەی قورئانی لەوەیەکە قورئانەک وەردەگرێت زۆرتە نەعلێک زۆر زەرورە هەبی نەعلە چیۆها تا بتوانی کچکە بیتن
سەفەری بسەفەری چکە دەبێ و دوورتناڵێنە ئەو جانتایدانەی لە کاتی تەواف نعلەکە دەبیانە ئەو جانتایە عەلاگە زەڕورە دوو عەلاگەی گچکە لە بۆ پێڵاوەکەی عەلاگەی لە بۆ زلانێک کە پێ هاتی ئەوە دەبێەوە ناو پاسی تەبعاً ئەو شتانە زەڕور بەڕاستی دەوانەوەش خۆمم دوای ئیحرام بەستن نازانم کوم بەستێ بەڵام هەرۆندێکی دەزانم جارێکم هەرەما دەبی بێگومان دوای خۆمان شوشت ئێستا ڤیدیۆیەکی تۆزێک سەریا دەکەم تا گەڕاکەین بەڕێ دەکەوین لە بۆ مەطبعەکەی لێرە قورئانە گوەردەگرین لە بۆ خۆمان جەزاکم الله خێرن دوای قورئانەکەمان وەگرت بەڕێ دەکەوین لە بۆ ئەو حەرەمەی تا دوور کات نوێژ سونەت بکەین و ئیحرامەکەمان بە جوانتردا بمەزرێ هەر بە کورتی لێرە وچات دێژۆرێ حەمامی ژنان لێرەیە هی پیاوان لەولاترە لێرە دەچن خۆششنەک غسلێک دەردەکەن ئەی پیاوانیش لەوێن دەرەوەی تاوە دەبی دێ ئێرە ئەوە مزگەوتی ژنەکانە هی پیاوەکانیش لێرەیە شێت لە تەواو بوون یاخود پێشەوەی تەواوی توانی بچی لێوێن دەرێ قورئانی وەگری مەطبعەی قورئانە لێرە بە وازەحتر بی خەڵک قورئانی وەردەگریتن ئێرە ناو کابرای ئەوە چاوە دەکەن قورئانی وەردەگرن خەڵک مەش لێ دەرێ قورئان ماوەگرت و چاوەڕێی حەملەداری دەکەین بێتن ئەگەر بێت و بە خۆت بێ یاخود لەگەر پاسی بێی فەرقێ چییە لەگەر پاسی بێی سەحەب پاس یاخود ئەوەی حەملەدار ئەوەکانت دەداتێ جچی ئیحرام ناو شتە چییە و هایە هەتا ئێنجلەکانی خۆش تێکیەوە کارێکی خۆت دەشۆی بەڵام ئەگە خۆشتی نات ئەمەند جانتایەک پێویستە قایشێک لەو قایشەیە زۆر زەڕورە ئەو قایشە هەتا دوو پارچە خاولی ئەو پارچە خاولێکەکی خوارێدا دەپۆشی یەکەشی سەرەوە شۆرت و فانە عەلاگە ئەو شتانە نییە نعلێک زەڕورە هەبیتن نعلەکی تا چەندی مەستا ئەو نعلەیە زۆر باشەیە ئەو کوڕەش ئەوەلۆ زۆر تەنکە ئەوە زوو دەردەگیرێت چکە دەبیت جانتایەک پێی بەمنی خۆ دۆکێت ئەو جانتایە پاسپۆرتی تێدایە مۆبایلەکانی تێدایە جانتا و پارەی تێدایە لەبەرەوەی دەبی جێ نعلەکەش ببیتەوە ئەمشا نعلی و کابرایی زۆر ئەو نەعەلانە باشن ئەو نەعەلانە ئیتر دائما دووسی عەلاگەی زیاتر پێبی عەلاگە لەوە پێڵاوەکان عەلاگەی لەوە جلەکانی خۆ دووسی عەلاگەی زیاد بەکارت پێبی باشە عەلاگەی گەورە اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك هەموو پێداویستەکانی عومڕەی لە بۆ ئیحرامەوە شتانە هەمووی هەیە لێرە شوێن هەیە دەگەوێت شوێنێکی چووکە دەزان خەڵک پێویست پێە هی نایتیان لەبەرەوەی هیچ خەم نەخۆیەگە لە کوردستان لەگە خۆت هینە یا خۆت لێرە بیکڕی لە کوردستان لەگە خۆت بینی ئەوە نیشانی وەی دەکات و مەزبووتری حازرتری ئەگەر نا هەموو شتەکەیە لێرە دەتوانی معاملە بکە چکە هەندە چەند ئیستیغلال دەکەن بەڕاستی دوو دوکان لە تەنیشتێک بوو یەک سایرەکە یەک سایرەشکەیە سایرەکانیشیان زۆر هەرزانە ئەنی ئەوەی لە کوردستان دەیکڕی لێرەش دەیکڕی بە هەمان سعر بەوتنەوەی لەبەیک اللهم لەبەیک ئەم شوێنەمان بەجێ هێشت و بەرە و شاری مەکە بڕێکەوتین دوای بەڕێکەوتن بۆ ماوەی 3 ساعتر ئینجا دیسان لێرە لاماندا و نوێژی نیوڕانێ و عەسرمان قەسر جەمع کرد لە بۆ خواردن وەستاین تەبان ئێرە بەنزیخانەیە و هەروەها سەبوەی هەیە زۆر کەس حەزی لەو ئەلبیکەیە بەڵام ئەمن حەزم لە سەبوەیە سەبوەی زۆر خۆشە خواردنەکە نزیکە لە شاوەرمی خۆمان دوای بڕینی نزیکەی 450 کیلۆمەتر زیاتر کەمتر داخلی ناو شاری مەکە بووین بەڵام هێشتان لە سنووری حەرەم نینە ئەوەی دەبین لە دووڕا هوتێلی ساعەکەیە کە زۆر بەرزە تەمان ئەو کەسی شارەزە هەبی حەملەدارەکە خاستان پێتان دەڵێ ئێستا داخلی حەرەم دەبین یعنی هەر زیکرێک دەکەی هەر خێرێک دەکەی جارانی 100,000 بکە لەبەرەوە ئیستیغلالی ئەو کاتێ بکە لێوێندەری وەزغی ئێوارە نەوایە جممەی دێتن پاس دێ و پاس دەڕاتنەوە لە بن فندقەیە فندقەکان زۆر دوور ئەوەرنا ینی دوور و نزیکیان هەیە
ئەوانە دێنەوە لە حەرەمی نەفەری دادەن جارە دێنەوە نەفەری بەفڕی دەبن. بێگومان لە هەر فندقێکدا بەزی پاس بەلاشەیە لەو ناوە دێ و دەڕواتن دایمەن هاتوچۆ دەکەن لە بینی هۆتێلەکان و حەڕەم لەوێ بەلاشە خەمن نەبی. لەبۆ جلبەستنەکەی دەبی لا شانەکەت دەرچیتن شانی لای ڕاستت دەرچی هەتا کاتێکە لە تەواو دەسوڕێەوە عەکسی سەعاتی سەلام دەکەی لە ئەوە هەتا تەوافەکەی دەکەن لە تەوافەکەی تەواو بیت توانانی شانەکەی داخەی و ئەو بەس دەبی شانێک دەرچیتن ئەوە لە بۆ کاتی تەوافی. کات ژمێرە 8:30 گەیشتینە ناو بەیتێ بێگومان نوێژ ئیشاش تەواو بووە بەڵام ئێستا ئێمە نوێژەکان دەکەین بە تەواوی قەسر و جەمعی ناکەین لەبەر ئەوەی گەیشتینە ئەو شوێنەی کە بۆی هاتبووین هەروەها زیاتر تاوەکو هەر زیکرێک هەر ڕکعاتێک نوێژ زیاتر بکەی ئەوە خێری 100,000 بکە. ئێستا کە نوێژەکەی دەکەین و دواتر بەرە و ناو بەیت دەڕێن و بۆ ئەنجامدانی مەناسکەکانی عومڕەی. طبعا لێرە خۆت تەقلیدی سەر مەزهەبی ئیمام حەنەفی دەکەی لەبەرەوەی دەستنوێژ لە ئافرەت لێرە ناشوێتەوە جینا دەبی هەر لەو ڕێگایە بێتەوە. بسم الله الرحمن الرحیم. ئەوەیان ئاوی زەمزەمە طبعا بە هەزاران ترمزی لەو زۆر و ڕەنگیان لە ناو بەیتی بڵاو کردیتەوە لە هەر شوێنێک دەچی دەدە 12 لە تەنیژێک دەندرایە تا تەنگە دێشیتن ئاوی لێ بخۆوە. لەبەر ئەوەی ئێستا ئەمنەوەی دێخۆمەوە بە هەر نیەتەش بخۆیە وەکو پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێ بە چ نیەتێکە ئاوی بخۆیە خوای گەورە ئەو نیەتە دێنتە جێ. بێگومان ئەوە هەر تەنها ئاو نییە بەڵکو وەکو مەواد مغەزیشە یعنی دەشخۆیەوە تێریش دەبی لێی سەرەڕای ئەوە تێنێتی دەشتێەوە تێریش دەبی. شتێکی تریشەیە بەڵام شخصی خۆم تاقیم نەکردەوە بەڵگەشم لا نییە بەڵام چەند کەسێک تاقییان کردەوە وتەن تەنانەت ئەگەر بێت و لە نێوان دوو کەوانە ئینسان پێویستی بە ئاودەست بە میزیشی بێتن ئەو ئاوی بخواتەوە میزەکە ئۆتۆماتیکی لە ژوورەوە نامینێ هەتا چەندی ڕاستە ئەمن تاقیم نەکردەوە بەڵام ئەوەی تەبەشە ئەو ڤیدیۆ دەکە با تاقیب کاتەوە بزانێ ڕاستە یان نا لە کۆمنتیش تعلیق خۆی بنووسیتن. ئێستا بڕێ دەکەوین بۆ ساتە خۆشەکە و بینینی بەیت الله الحەرام حەجەر الئەسوەد. لەگەڵ یەکەم ساتی بینینی ئەو بەردەڕەشە ئەوەی لە دڵتە و لە خەیاڵتە لۆ خوای خۆت بەیانی کە لە دوعاکردن و زیکرکردن و سەڵاوات لێدان چونکە ساتەکە دووبارە بوونەوەی نییە. هەر کە داخلی ناو حەرەم بووی گڵۆپێکی سەوسێ ڕاستە خۆ دەست بە 7,000 تەوافی خۆت بکە بە پێچاوانەی میلی کاتژمێر. هەر جارە چیش گەیشتیەوە بەرامبەر حەجەر الئەسوەد ئەوەی کە خەڵک دەوێت دەستی لێ دەماتیکە دەستت بەرز دەکەیەوە سەلام دەکەی دەڵێی بسم الله و الله ئەکبەر دیسان دەست پێ دەکەیەوە. ئاگدار بن لەو کاتێکەوە ئەو ئیحرامەت بەستیە لە مزگەوتەکەی لای مەدینەی لەوێن دەرێەوە ئەتوو هەموو شتێک لەسەر حەرام بووە لە قسەی ناشیرن و نوکتە و جوێندان و ئازاری خەڵک و تەنانەت نابی یەک تاڵەموش لە گیانت لێبیتەوە ئاگدار بە ژینەفی دەکەویتە سەر. پێشتر باسمان کردی ئەرکانەکانی عومڕەی نیەتە تەوافە سەفا مەڕوایە و پرس بڕینەکەی یاخود تاشینەکە تەنها لەو تەوافەی پێویستە بە تەواوی تەوافەکە دەبی دەزوێژت دەبی ئاگدار بە ئەگەر دەزوێژ شکا دەبی دووبارە بچی دەزوێژ بشوێەوە لەو شوێنێکەوە دەزوێژەکە لێشکە لەوێ دەست پێ بکەیەوە ئەوجە تەواویکەی نەک لە سەرەوە دەست پێکەوە دووبارە لە تەواوی سێوەم دەست نوێژ شکا بڕۆ دەزوێژ بشەوە لە سێمەوە دەست پێ بکەوە. ئەوە مەقامی حجر إسماعيل وحجر إسماعيل عليه الصلاة والسلام مقام إبراهيم. لك والملك لا شريك له لبيك اللهم لبيك والنعمة لك والملك لا
كاتێک حەزار تەواو دەکرێتن لە لێرە لە بەرامبەر مەقامی ئیبراهیم دوورکەعات سونەتی دەکەی وەکو ماڵاوایی لە تەوافکردن ئەجا دەچین ئێستا سەفا مەڕوا 7,000 سەفا مەڕوا دەکەین ئێستاکە دەچینە سەفا مەڕوا ئینشاءڵڵا نازانم چێ دەر ئێستا دەبی لێرە دەسێ بکاتن سەفا و مەڕوا بە سەفای دەست پێ دەکەین لە مەڕوای کۆتایی پێدێتن و دوایە پرچت یان سفری دەکەی یان قوتی دەکەیت خۆی سەفا و مەڕوا لە قاتی یەکەم و دووەم و سێم دەکرێت قاتی یەکەم ئەو هەورازەی تێدا هەستی پێ دەکەێت بەڵام قاتی دووەم و سێم ڕاستەڕێت لەبەرەوەی خەڵک حەزی لێ بستە قاتی دووەم و سێم لێرە سەفا و مەڕوا لێرە دەڕۆی لەو سەری دەگەڕێەوە زۆر قسەی کرد لێرە لەو کەسکاتەی بە هەروەڵە دەڕۆی بەس پیا و بە ژن ناتوانێتن هەروەڵە ناکەم زەن پیا و هەروەڵەی دەکە لەو کەسکاییە لەمەشتا مەدەستمان پێ نەکردە لێرە دوعای دوو دەکەین دەست پێکردنی سەفا و مەڕوا أعوذ بالله من الشيطان إن الصفا والمروة من شعائر الله ومن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم لا إله إلا الله وحده صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده لا إله إلا الله الله أكبر لەوێن دەرێ ئێرە سەفایە لەوێن دەرێ لەو زاویەی دوعایەکەی دەخینی ئاەتێکی لە سوورەتی بەقەرە لەو گلۆپەی ڕادەدەی بڕێک و هەروەڵە دەڕێ هەروەڵە استغفر الله العظيم الذي لا اله الا هو الحي القيوم واتوب اليه حسب الله لا اله عليه توكلنا ورب الاسرار هەروەڵە دەڕێ الصفا ومروة يدعي كمان هازرة باوش حضرت إبراهيم ناوي آزر بو بەڵام خێزانەکە ناوی هاجرە ئازەر و هاجر ئەو بە زەع ئەو بە جیمە کە لێرێ بەجێهێشتن پێغەمبەر عەلەیهی سەلام ئیبراهیم عەلەیهی سەلام هاتوچۆیەک لەسەر سەفا و مەڕوا ئەوە تەبەن شاق بوونە بەرزایی بووە لێ بۆ ئاوی دەگەڕن هیچی بەدەست نەکەت تا لەبوون پێ حەزرەتی ئادەم حەزرەتی ئیسماعیل على نبينا عليه الصلاة والسلام حضرت جبريل هذا خوارب باڵەکانی شەقی لە عەرزەیدا و ئەو کانێ دەرچوو ئەو ئاوی زەمزەمە دەرچوو ئەوە قسەکەیە بە کورتی ئەوەش گروپەکەمانە لە پشتمان لێرە دوعا دەکرێت ئەوەش یەک لە ئەرکانەکانە چارەکانی ڕئیسی هەیە نیەت و تەواف و
أو صفا ومروة زائدا رزق كرت كردنەوە یان سبرکردن شامەریە دەسمان پێکرد سنەوە دەفتە یەک جارێکمە پاسپۆر بە زاری و قەدە پاسینەی پاس بە 44 ساعتی گەیشتی نێرە بە سیارەش 25 بۆ 30 ساعتیە ئیتر ئەگە بە پاس شاتن هەمووتان گەنج من باشە یاڵا خۆشی بێت وشەی کاشەکان دەکەی کاشەکان ڕووی لە قیبلەیە بزانە قیبلەکە ڕەچوویەگە مەسەلەن بەیتیشی نەدیت وشەی کاشەکەی کە کاشەکە ڕووی ڕێک لە قیبلەیە لێرە دەست پێ دەکەی لە سەری زاویەکی سەفا لێرە دەست پێ دەکەی لەوێ ڕێک بەرامبەرە و دیوارەی ئەوە دەکەی دوعای دەخینی دوعایەکی سنەتە موەکەدەیە پیغمبر علیه السلام آیاتی خیلی سورة بقرة بسم الله الرحمن الرحيم إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم أولا آياتكش يعني دعاء كتش لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده أنجز وعده صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده لا إله إلا الله والله أكبر سجد بارد كيوا ومن زارك جمعة صفا هاتمو أو زي سيما قاويكا إلى الخلق وما خلقنا رون سايتين الآن تبعية لا تازل ذكياتي لترجوري صالح النبي هر وقت يمكن چونكا لا روشتني اقلب الكسر كي جيك آوي زمزم فيها هر عواكب ليرة آوي زمزم بيدو دلقي خوا دو رقا هي طبعا رقا اواني كا ببيان دورن اواني كا بعرباني دورن يوان آسان تر لو شاكا لو سيدي سورة لو سيدي سورة يعني زي كان آسان كديا حتى خلق في يعني في بعرباني هناك زوزار ودعمه قدام الحمد لله ولا إله إلا الله والله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا هرب وزبة ديتن هرب وزبة ديتن لبوي نويا أو معدلي وبصار سعادة وهايا الحمد لله عمره كمان تواوك لخواي بزاد بخواي جانبا قبولك إن شاء الله هات مدري من دارك قلتي برسل كم قلتم بلاشا فري والله تواوي كده دبيني فاري داكم تنبودي فري فاريتر الحمد لله على كل حال صار مراسمي كاني جورية لآخري بتست تذكر دكي يعني ما شاء الله بتمر زورة ديارني لتشون لي ساب حفت سي دبري عليك أولاد لا يتسفت شيء وصوي تعميرات طبعا ما شاء الله اللي بيبسي صار ساعات إخوائي وهذا زميلي وكلير هريكا وكرتيكا هريكا موي
پیرۆزە حەجی ئینشاءالله مبارەکە مبارەک ئەم کردەما طبعا ناتوان لە بۆ یەکتری بکە ئیلا ئێستا ئەوە دەی پێشترێک کرابی یەکێکە لۆی کردی بکە ئەوەی کرابیتن یعنی عمری تەواو کردبی ئەس دەتوانانی حەقیە لۆیە چیکە بکە کە نەکرابیتن نەک دوو کەس بێتە دەرێ بێرەوە با لە بۆ یەکتری چاکەین یەکێکە عمری تەواو نەکردبی ئێستاکە ناتوانانی لە بۆ کەسی تر بکە طبعا ئەی بەرامبەرمان ئەوە لێرە سەفا و مەڕوا کرا دێ خوارێ نهاية WC ورا نهاية فيش نهاية فيش أو مالي أبو زهلي بوا 1900 مرافقيان دروس كديا لبو آخرتان و بياوان 1900 مرافق مالي أبو زهلي من كانت يقول كوش بوا يتر أبا استبرام درمان سيايا شاهدكي قردائية هەلا بەرەوەی کاتێک بارانی زۆر دەبارینە و حرەمی دەبتە ئاو لافاوە دەسی چکە لە هەمووان لە هەموو منتەقەیە لەمە قۆرترە شوێنەکەی قوڵە ناو حرەمی دەبی بە جلکی ئیحرام بڕۆیە ژۆری ئەگەنا لێ ناگەن خەڵک هەموو لێرە نوێژی دەکاتن وەڵامەگە ئیحرامی بەست ئەوە لێ دەگەڕن بچێ ژۆرێ چکە ژۆرێ بەس بۆ تەواف و لەوانەیەکەوە تەواف دەکەن تەبعاً واگە بتوێ نوێژەکەش بکەین دەبی بە جلکی ئیحرام بچین ئەگەنا لێ ناگەڕن کە بەزیجی تەبیعی بڕۆیت چکە هەمووی مەراسیمەکە بۆ چەند سەعاتێک تەواو دەبی ئەو چار ڕوکنێ ئیتر خەڵک لێرە زۆر دەبینێتەوە لە خۆی نوێژی دەکات هەر نوێژێک بە 100,000 نوێژیە هەر سوبحان اللهیەک بە 100,000 هەر هەمووی زارانی 100,000 بکە وەز بەشکە تازە دێت وەز بەشکە تازە گەیشتنی ماشەڵڵا هەمووی وەز بە وەز بدێن و دەچن تەوافقیان دەکەن وەز بەشکە ئەوە بچکە ئەوەیە وا چنە ژۆرێ ئەوانە تاقە دێت لێرەش هەر کەس بیوێتن سەرنجخواوەن پێداویست تایبەت بیان اختیارەکە عەرەبانەشی لێرە دەریتن پرۆسەکە تۆ نازانەوە ئەزان هۆیەکی بەزێ دێری بێتێ بەزەی بچێ سەر قاتی سەرەوە تەواف بکرێت یعنی هەر پڕەش لێوەی 20 دقیقە زۆر هیداکرد دەکەن زۆر هیداکرد دەکەن خۆشەکەی کاتش فێرە کوردی بۆ دەرێت 3 ریال ئەوەی لە دەستی تی خوردە دوای ماندیبوونەکی زۆر عمرەکەمان تەواو کرد ئینشاڵڵا خوای گەورە لێمان قبوڵ دەکا هاتینەوە فندقی ئەو شەو لێماینەوە ئەوە ڕۆژی دووەمە بەڕێ دەکەوین لە بۆ بەیت بۆ نوێژی بەیانی ئەو منۆڕەکە دوێنێ گەیشتم سیوێکی مانگ ئەوڕۆ یەکی مانگە گەڵ چەند برادەرێک بە سیارە دەچمەوە یعنی بەس تەنها یەک ڕۆژ یەک نوێژم پێکرا لێرە بوو بەدەرەکە وای خوازە و جارە سەری سارەکەی لێرە بکەم لە دوای هەموو نوێژەکان لە بەیت جا لە مەدینە بیان لێرە بیتن نوێژی جەنازە دەگرێتن بۆ ئەو کەسانێکەوە ئەمری خوا دەکەن لە ئولو شوێنە ئەو مەندیقە ئێرە هەمووی بەلاشە ئەگەرێکێک بیوێتن بە سیارەی خۆی بێت نەک بە پاسی چکە جێی پاسی نییە حرەم تەبعاً لەو بەری بوو خەڵەکان پێ نیشاندا ئەو کۆرانە حەرەمە هەڵی تاقەتی منە بچمەوە یەڵە ئەوە حەرەمەوە تێە ئەو کۆرانە هەمووی بەلاشە دەتوانێت ئەوی بە سیارە بێتن سیارەی لێرە ڕاگری ئەوە چوونەوەم لەگەڵ کاکە مەسعود و کاکە عەدنانیە نانی سمێنان حازر دەکەین بێنگۆ ناخۆش ساعات چەندە 6:50 ئەمە ساعات نەم گۆرە بوویتە 5:50 ساعتی ئێرە سعودیا هەولێریەکە هەر 6:50 دەخێ ئێستاش چ بەم دەکرێت کاک مەسعود لە پشتی پیکەوی مەرزەکە نانی سێبەنانمان حازەگرت تا تەنگەمان هێشا نانی تیریمان خوارد دواتر بەڕێکەوتین بۆ شاری مەدینە
هەلە سەر ڕێگای خۆمان دەمانویست ئاوی زەمزەم بکڕین زۆر گەڕین تا شوێنێک بدۆزینەوە شوێنی سەرچاوی با بڵێن بجوملەکەی ئەوی بە جوملە دەفرۆشیتن پێیتر لەسەر ڕێگادا بەنا ئەو محەلە کۆنە نەداچین بەڕاستی شارەکی زۆر کۆنە هەروەکو دەیبینێن هەمووی دڵی کۆڵانی منتیقی عارەبان و تعجیلی هەولێرە ئیتر بەڕێکەوتین تا گەیشتینە سەر شەقامی گشتی و بینایەت و مۆدێرنەکان دەستی پێکرد تەوانە بە تەنیشت ئەو هۆتێلی سەعاتەکەشدا ڕۆشتین تا گەیشتینە و شوێنێکە بە ناونیشان وەرمانگرت بوو لە سوپەرمارکێتەکە نەوی بوێتن ئاوی بکرێتن ناوی مەرکەز خەدەمات العمەلا کەستمەر سێڤیس سێنتەر چوینە ژۆرە پاسپۆرتەکەمان سکان کرد و گوتی چەندتان دەوێ 20 دەبە ئەومانینا هەریەشی بە 8 ریال و نیوی بارکۆدەکەی سەر وەسڵەکەمان لێرە سکان دەکرد و هەرجاری دەبە ئاوەک دەرداهات و هەرمان دەگرت بڕۆ بەخێرچی ئیتر ئاوی زەمزەم قەلی بە 3000 نعمەت الله ناوی ویست بوێتن ئاوی بکڕیتن ئاوەکەی دەکڕیتن بە 8 ریال و نیوی وەرەقەچیوا دە پاسپۆرت لێ داوا دەکە وەرەقەکەی دەداتێ دێ ئێرە بە سکان دەکەی هەر ئەوا سکان دەکەی و دادەێ بەرێ ئەوە دەستە بەرێ و ئیتر عەدەدی چەند بیتن ئێستامە عەدەدی 20 عەدەدی چەند بیتن ئەوەندە ئاوەی دەبێت ئەو منوکاگەردان و کارمەفرد 20 دانەمان داوا کردیا قەلی بە 8 ریال و نیوی کە دەکات 3000 هەندێک لای خۆمان حیساب لە هەولێرێ بە 10,000 دواتر بەڕێکەوتین بەرەو شاری مەدینە بێگومان نێوانیان بینی مەکە و مەدینە 450 کیلومتر دەبیتن ڕێگاچی خۆشە هەمووی ئۆتۆبانی پێ دەڵێن ئەوەش هۆتێلی سەعاتەکەی لە دوورە مەکەمان بەجێشتە ئەوەیان مزگەوتی دایکە عایشەیە بۆ ئەو کەسانێکەوە عەمرەی یەکەمیان تەواوکردی دەدانێ عەمرەی دووەم و سێم بینن دەبی دووبارە بینە ئەو مزگەوتەی ئیحرام ببەستن و نیەتی بین و بە هەمان شێوێ جاری یەکەم لە نیەتەوە لێرەوە دەست پێ دەکەن و بەڕێ دەکەونەوە لە بۆ بیت لە ڕێگەی هاتنەوەمان لە مەکە بۆ مەدینە بەلای دەستی ئەولا ژمارەیەکی زۆر لە مەیمون لەو ناوەیە زۆر سەیرە لەو سەحرایە ئەو مەیمونانە چ دەکەن تو بڵێ سادە من دەڵێم 1000 مەیمون لەو ناوە دەسوڕاوە دیمەنەشی جوانە ئەگەر یەکێک لە مەکەوە بێتەوە مەدینە بە ئەو دیمەنە لە خیسە خۆی نەدا تەمەشایان کە منداڵ کێفی پێدێ ئەگەر بە خێزانی هاتن ئەمەش لای خۆمان چەند پەلکەنان هەبوو پێماندان ئەو عایلەش تەوان خۆیان نانەکە دەدە منداڵەکان ئەوەیان پێدەچی باپیریا بێ شخصیەتە لە دوورە ڕاوەستایە ئەوەشیان فەرخەی تازەی لە باوەش گرتیە و لە دوای نانیش ڕادەکە ئیترەوە نانکەوتیتە قورجی شێری دەی پایەکەی جوانە بەڕاستی منداڵ کەیفیان پێدێتن ئیتر با ڕێگاکەمان تەواوکەین و زۆرمان نمایە بگەینە مەدینەی ئێستا کە گەیشتینەوە ئەبیار عەلی کە هەر بە مەدینەی وەنووسایە ئەو شوێنەیەکەوە ئیحرامان لێ بەست لە هەر شوێنێک بەنزینت تێیدا بوو تێیدا نەبوو نیوە بوو کەمتر و زیاتر بوو بەنزی خانت بینی فول بەنزینکە و بڕۆ هذا بيش كيلو هاي 25 25 ايه في ب 20 في 15 مو جاف لا مو جاف جاي من الثلاجة الحين في ب 15 في ب 20 عجوة المدينة درجة أولى وطيب كم كيلو؟ كرتونة 2 3 4 كيلو بەرەوەی بچینە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەلام لە ڕێگا خورمای عەجوەمان کڕی تەمان لێرە و کابرای یەمەنیە ئەوە بازارەکە هەموو جێ جوملەیە نەوانما شوێنەکەتان پێدەنم کە لە چێن دەرە پێم باشە ئەو کەسەی بێت ئێرە هەچی لێرە بکڕی نەک بیستە دوکانەکان تا دەتوانی معاملەش بکەن دێگۆ چیلۆی 30 ریال ئەمە بە 18 لێمان وەرگرت هو عجبه زور أصلية يعني زور نوعية شي باشي 2 كيلو كيلو مان بهزلي ولا جبزان الدواء السيدة كيس أنا بهزلي مان ولا هذا اللي معاملة وقلنا قول دبرنا
پێڕانە گەیشتین بچین نوێژی عەسر لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەلام بکەین بەڵام لەو مزگەوتە لاماندا ئەوەش مزگەوتی قوبایە یەکەم مزگەوتە کە پێغەمبەر عەلەیهی سەلام بەدەستی خۆی دروست کردیا نوێژێک لەو مزگەوتەی خێری یەک گەشتی عومرەی هەیە دەڕۆینە مەسجد قوبا یەکەم مزگەوت دروستکردنی مزگەوت لە مەدینەی دواتر مزگەوت پێغەمبەر عەلەیهی سەلام دروست کرایە مەسجد قوبا ये मौजूद है हुजूर की ज़बान से قال رسول الله صلى الله عليه وسلم من تطهر في بيته ثم أتى مسجد قباء وصلى فيه صلاة كان له كأجر عمرة ئەگەر دەزێژ شوی بێ ئەو مزگەوتە نوێژەی بکەیت بە ئەجری عومرەشی هەیە رواه ابن ماجه بسند صحيح كلاكمان داكنين ماشي كلا ما داكنين والله كلا يفيني هذا ما صار بنيتا استاكلنا ومسجد قبامة يكم مزقوت كبيغمر عليه السلام دروس سكت أنا كل فيلمكي رسالة هي مشتركي مخول لكن ديتن الليلة يخدكاتن دادا بزي ويكم مزقوت دروستان كذي ودي وجوريا زي من بركتي عليكم السلام ورحمة الله ايش دريتي رابطين دري والله عدنان ما ندري ابو موسى كان يا رسول الله لا مسجد قباء شوينه كيه او بيرة زور حتى مشهورة بموقع بئر هريس خاتم پیغمبر علیه السلام انگشتیلەکەی کە ختم بوو لەسەردەمی عوسمان بن عەفان کەوتە ناو بیرەی دواتر بیرەیان هەر قەپات کرد ختمەکەی ینی خاتەمەکەی ئەوەی دەستی ئەنگشتیلەکەی ختم بوو ختمی ئیسلامی بوو پێش ئەو کاتیش پێغمبەر عەلەیهی السەلام لەسەر ئەو ئاوەی لە لای ڕاستی ئەبوبەکر سیدیق و لە لای چەپیشی ئیمام عومەرە لەوێن دەرێ بەشدەی باشتی بار دوکانەدا ئەوە مۆقعەیە و بیرەیە کەوتیتە پشت مزگەوتی قوبا بەلای باڵێن دەستە چەپی ئەو شوێنەش خانی ئەو کابرای بووە ناوی سعد بن خەیثەمە لە بەنی ئەوز بووە کاتێک پێغمبەر عەلەیهی السەلام هاتە مەدینە ئەو مزگەوتەی دروست کرد وەکو داری زیافەک بوو خەڵک داهات سەردانی دەکرد لە ماڵی وی سعد بن خەیثەمە علامەتە چێوەشە دانە لۆکیشنیە GPS خۆی وجودی ئەو مزگەوتە لەسەر ماڵی ئەوەی بوو باسمان کرد ئەبوو ئەیوبی ئەنساری بەڵام ئێرە لەو ماڵیدا وەکو 2 مانگەوە نەبزانم ماوەیان 3 مانگ بوو بعدك الجيل
ئێستا کە هاتینەتە ناو حەوشی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەلام هێشتا لە دوورەوە وا دڵمان فڕیە بۆ ناو حەرەمەکەی ماشەڵڵا لەو هەست و ئەحساسەی لێرە دەچێت ژوورێ ئەوی پێغەمبەر عەلەیهی سەلام بەڵام ئێستا وەختی نوێژێدایان خستیان ئێستاش بەرە و گۆڕی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەلام هەنگاو دەنێن تا سەلامەتی لێ بکەین بەڕاستی هەستێکە کە هیچ شتێک ناتوانانی وەسفی بکە دێزن دوو مینبەر هەیە لێرە ئەو مینبەرە مینبەری مەلای ئێستایە بەڵێ مینبەری مەلای ئێستایەکە بەدەدا ئێرە مینبەری پێغەمبەری عەلەیهی سەلام محرابەکەشی دەمان ئەو کە ما بەینە بەیتی و مینبەری ڕەوضەة من ڕیاض الجەنە
لا العشاء يمديك يمديك أو مالي أبو بكر الصديق إيه طيب يجي لك طبعا الصديق يا أخي مالي خلتي ممكن مسكوت وإيش أو يا مالي أو إمام عمر إمام علي بشتيرة مسجد غمامة غمامة ناو بازاري مدينة شواني خوشة جمال ذهبي لملابس جاهزة ليش معقول إلى درجة كدينا دري إلى نقل بيغمر عليه السلام أبي كم زاري بيتن طبعا خد بناجري هاي بيتك وهي هستشي هي قريانيتن يعني بدأ استخوضني مشان عن أدبا جان ترى بقشتا بشتري دري سولا وروكا طبعا بوي واري سعاد يازدي و سولا هنا أدبا جان ترى بشتا بشتري دري بلا مثل أوي أسلوبا كيف سانيتن بشتا بشتري دري اللي هناك يا واو طبعا غرفة حزتي عايشة إيرا بشترك طبعا جولك خويتي كليني يجرى في غمر عليه السلام وعداني 1400 سلو قصور صار بقري وفاش شفيقو زايد نية هم يوبينات أنا طبعا هي سينيا الصحراء وشاري مدينة سولوانيا هم خاني كان قرى يعني ليرة اللي وفاتي كرديو الصحابي كان سنة بأنصار وبمهاجرين وهم ليرة هميان ليرة خربين توا باشا أبو بكر الصديق رصا إخوالي بليرة إمام عمر لويندرا وهات وربو هركس كبلي بيغمبر وفاتي كريا سري بقرينيتن لي بدا واليو دتيتن كواوك حسرتي موسى تشتو منازات إخوائي قورا والله ما أبو بكر الصديق ديتن وتاريان لو دادن كابراج خوي هي من بوا هي كم قصي تيسر من بري أيها الناس من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت. طبعا ببيسني أو دورستي يا إمام عمر أوزا استكر كوا في غمار عليه السلام وفاتي كريات أو كاجي باورين ذكرت
پێتر خۆیەک لە پشت گەراجەکانی بەرامبەر مزگەوت خەڵکەکە لە بەگریان و لەبەر خواردنگەی باڵێ خواردنگەی پاکستانی لێ هیچ کەس نەیتوانێت جێبوو کەنە خواردنی بەیانە ئەنی وادانێت پێ سادێرە هەمووی ئەو کولێرە بەڕوونی دەبینی ئەوەندە جوانە دەری ڕۆحە بەیەک ڕیالی کە ناگاتە تقریبان 500 دیناری خۆمان پێغەمبەر نازدارە زۆر بە تامەتان دەستی خۆی ئینشاءالله. هەر مەجا لەمە بۆیە منتان بزر کرد بە لێرە منتان دەبینیەوە چونکە جارجاری وا هەبوو چۆر بوو لە ماوەی کەمتر لە یەک ڕۆژی 6 جار سەردانی گۆڕەکەیم کرد پێغەمبەر عەلەیهی سەلام. ئیتر کاتێک کە چۆر و بەڕاستی تامەت لێ دەکرد. سلام عەلەیکە یا نەبی الله. لێرە خەتەکەیتی کەنیشتیشی ئیمامی ئەبوبەکرە و ئیمامی عومەر پێکەوەیە. يلا يا ضيف الرحمن يلا يا سيدي يلا الصديق لێ ناتوانانی دەنگی بەدەستکەوە تەنها سەلام دەکەی يعني أدبا يلا يا سيد لا توقف عندك اشياء باتش كده نبي دقيق بدسكي يلا استاجر سلم نفسك سلم نفسك سلم نفسك طريق اشياء طريق هذا على برحمة محمد يا سيد يا شيخ حرك حرك خاتم النبي حرك يا هذا برحمة اليوم حرك طبعا نوێشکردن لە ناو ڕەوزەی زۆری دەوێتن چونکە شوێنێکی بچووکە دەبی زووتر بە ئۆنلاین حەجت کردبی ئەگەر بە تەنها بچی بەخۆت بەڵام ئەگەر لەگەڵ حەملەدار بچی حەملەدار ئەوە مەسئولیەتە هەردەگری 50 کەس لە بۆ هەیە بسە ژوورێ لە بەیانیان تا سەعات دوو هی ئافرەتانە لە دووەوە لە بۆ ئێواران دەبیتە هی پیاوان. يلا يا شيخ الحمد لله شو مرة وزش إن شاء الله خير خوشي وهذا فيديو شيء بس ودي بيتن وني معلومات حبوبي لسر شوينا كانوا سونيتي انزام دانيان إن شاء الله فيديو بس ودي بيتن مع خير معلوم كانوا قاتش خوش وحافظ.